وڵاتی سۆڤیەت جۆرێکە تازە ئۆکتۆبر بووە وڵاتە شێواوە ئینقلاب کراوە تۆیان دڵیان خۆشە و لینینیش پێشتر بتبووی کە ئێمە بێت ئینقلابەکەمە یا شۆڕشەکەمە سادرکەین بینێنم بۆ وڵاتەکانی کەش چی ئەتوانێ بیکاسینەوە ئەمە لە کاتێکایە هەرچەند فوتوریستەکان منەمە باسکەم لە 1916 ڕایگەیان بوو کە سینەما مستەقل لە لەگەڵ هیچ هونەرێکی کە نییە و چەندێکیش فوتوریستەکان لە سۆڤیەتیشە کاریان کرد چەندێ یەکی وەک ئایزنشتاین لە شانۆی فوتوریستەکانەوە هاتە دەرەوە چەندێ بە دوای فۆرمولەکردن بوون یعنی سینەما وەکو زمان ئەبیندرا و ئەمە دروست بوو یعنی مۆنتاژ دقیقەن هەرە ئیشەیە کرد وەکو دروستکردنی پێکاتەیەک کە ساختاری زمانی سینەمایی ڕێک بخاتەوە بەخشێکی زۆری مەفاهیمی فۆرمالیستەکان کە دوایی لە ئەکسپرسیۆنیسما سەری هەڵدا وەکو ئاشناسڕینەوە وەکو ئفشاگەرایی تکنیک یا بڵێن لە واقع خۆ دەرخستنی تکنیکەکان ئەمانە لە سۆڤیەتا باسی کرابوو بەڵام جۆرێک ڕیتم ئەو نەگرنگ بوو کە حتا بەشێک لە ئەکسپرسیۆنیستەکان ئەڵێن ئەو مەشەدەکەی یا سەکانسەکەی پلەکانی ئۆدیسایی یا قادنمەکەی ئۆدیسایی ئایزنشتاین فیلم بەشێکی ئەکسپرسیۆنیستیە بۆ چونکە ڕیتمە بەلای ئەوانە زۆر ڕیتم گرنگ بوو بەڵام یەک شت لێرە ئەکسپرسیۆنیسمی سۆڤیەت لەدایکە بێت ئەویش چۆیە تماشاکەن لە فەڕەنسا دیسان لە دڵی ئەو جەهانە هونەریە کە دادائیسمن ئەمە تا لە بیر نەچێ ئەکسپرسیۆنیسمەکان دادائیسم بوون لەوەقا هەرو کارێکە لەناو هونەری دادائیسمیان کرد کڵاوێکیان هێنا وشەکانیان هەڵەگرت دایانەنا بە چەسپۆیاندا لە لای یەکە وشانیان پاڵێکەوە خوێندەوە ئەوەندەوە شیعرێک ئەمە لەناو هونەرەکانی کە بوو ئێستا لەناو سینەما بە جۆرێکی کە لەواقع ئەکراوە بەڵام هەم لە سۆڤیەتا چه اتفاقێکە کەوێت تماشاکەن لە فەڕەنسا دۆکومنتارسازێکی لێ بە ناوی کاوێلەکانتی ئەم کەسە ستایلێک لە سینەما دروستەکە کە لە ژێر شێوازێکی دۆکومنتاری ئەکسپریمنتاڵە کە پێڵن سامفۆنی شاری سامفۆنی شاری چییە؟ ئەچوون لە یەک ڕۆژە حەچێک لە ناو شار ئەقەومایە ئەیاندی بە کامێراکەیان تۆماریان کرد دوای ئەو وەکو ڕیتمێک ئەیان چەسپانە پاڵی یەک لە لای یەکەوە دایانە ناو بە تۆ یەک ڕۆژە و شارەتە دی سامفۆنی پاریس سامفۆنی بێرلین ئەمانە دروست کراون ئەم ستایلە هەڵەسێ دێتە سۆڤیەت ژیگاوێرۆتۆفی هێنێت پیاوی کامێرایی شێوازێکی سینەمای ئەکسپریمنتاڵە کە سامفۆنی شاریە و لە واقع جیاوازیەکەی لێرە لە چییە؟ جیاوازیەکە لە مایە کە لە سۆڤیەت نوعی ڕوانینەکەیان بە ئەکسپریمنتاڵ لەگەڵ فەڕەنسا و ئاڵمان فەرقەکەت نوعی جەهانبینیەکەیان جیاوازە جیاوازیەکە لە چییە؟ سۆڤیەت هەرەوە بوو کە بێت شۆڕش ئەبێت ئینقلاب بگوازینەوە بێت شۆڕش بگوازینەوە هەر بۆیە سینەمایان تەبلیغات یا پرۆپاگاندایەک بوو بۆ سوسیالیسم لە دڵی ئەمە ئەم فۆرمولە ئەم تکنیکانەش لەدایکە بێت سۆڤیەت ئەمەمان لەبیر نەچێت لە ناو هونەرەکانی دیکە زۆر یارمەتی لیان وەرگرت کە ئەکسپریمنتاڵەکەی لە دەرێک بێت وەک کونستراکتیڤیسمەکان وەک فوتوریستەکان ئەمانە زۆر یارمەتیان دا بە سینەمای شۆڕەوی سۆڤیەت کە بتوانێت ئەم ستایلە لەدایک بێت کە لە درێژایی گەڕانەوە ئاوردانەوەمان هەیە ئێمە لە ئەم باسە لەواقع ئێستا سینەمای ئەکسپریمنتاڵ چییە؟ من ئێستا بۆ تۆزێک دەست بەشۆمەوە لە مێژووی سینەما تۆزێک ڕاوەسم و پرسیارێکەکەم سینەمای ئەکسپریمنتاڵ چییە؟ یەکەم شتی سینەمای ئەکسپریمنتاڵ ئەمەیە کە هەمیشە نوێ بێت
شتێک نەبێت کە پێشتر کرابێت پس یەکەم پرسیاری یەکدانە دەرهێنەر لە سینەما ئەکسپریمنتال ئەمەیە ئەم فیلمە پێشتر دروست کراوە ئەم تکنیکە پێشتر کراوە ئەمانە پرسیارێکن کە سینەما ئەکسپریمنتال لە واقع لە دڵی خۆی لەدایکە بێت لە دڵی ئەم تعریفانە چەندین دانە تایبەتمەندیان بۆ لە نەزەرگرو یەکەم ئەڵێ ئازادانە بیکەوە ئازادانە بخڵقێنە فیل بەدا هەبێت حەچێک بوو لە پڕێکە بیکە قسەی دڵ بێت هی خۆتە قسەی کۆمەڵگاش بکە ئێشیان چیە چ قسەیەک تێ بۆ کۆمەڵگا چی باسی ئەوانەکەی چاکسازیەکی خەلاقانە بکە یعنی حەوڵ بدە چ لە بواری کۆمەلگا چ لە بواری سینەما چاکسازیت کرد بێت شتێکی نوێت بۆ شتێ ئیزافە کرد بێت کە ئەو شتە کۆنا لا بچێت و بە دوای سینەمایەکی تاپ بگەڕە سینەمایە کە تایبەتی خۆتە سینەمایە کە پێشتر نەکرابوو هەرەو پرسیارەی کە کردم و لە کۆتاییە هەڵبژێرە چێک خۆت حەزەکەی لەناو ئەم سینەمایی شتێک هەڵە نییە ئەمە زۆر گرنگە هیچ شتێک هەڵە نییە ئێستا باسەکەی ئمە گەیشت بۆ ئێرانە کە پس سینەمای ئەکسپریمنتال ئەم تایبەتمەندیانەی هەیە ئەی چۆنا و چۆن نەتوانین هەڵی سنگێنین کە فیلمێکی ئەکسپریمنتال باشە یا خراپە و هێشتا من ببەخشە من بەشێکی ئێستا ڕام کردووە لە مێژووی سینەما و لە تعاریفە نوێیەکانی کە لە مێژووی سینەما هەیە تۆزێکا لەنان کوتم با ڕاوەسم باسەکە لەسەر ئەوە بکەمەوە کە چ شتێک ئێستا چۆن نەتوانین هەڵی سنگین ئەمە یەکێک لە سەختترین کارهەیەکە کە تەسەوور من ئەبێت یەک دانا داوەر یا ناوبژیروان بۆ سینەمای ئەکسپریمنتال بکە سینەمای ئەکسپریمنتالێک کە ئێمە بتوانین باژیا خراپیەکێ هەڵسەنگێنین تەنیا لەو ڕێگایەوەیە کە بزانین کامەیان شتێکی نوێی پێەیە کامەیان قسەی دڵی خۆیەتی کامەیان باسی شتێکی جیاواز بۆ منەکات جیاواز لەو شتانەی کە پێشتر لە مێژووی سینەما پێشتر لە دمی خەڵکیشم بیست تۆزێک سەختە باش و خراپەکان لێکردنەوە بەڵام ئەکرێت سینەمای ئەکسپریمنتال ئێستا لەدایک بووە بە تەوای ئەم کەم و کۆڕی و بە تەوای ئەم بەرزی و نزمیانەی کە هەیەی هەرچەند لە فەڕەنسا دوایی سوورە ئالیسمەکان دێن من یەک شتان پێ بڵم تەسەوورەکەم وەڵامێکی کولیە بۆ سینەمای ئەکسپریمنتال یعنی ئەگەم تعریفە ڕابرد ئستیمیێمە لە نەزەگی ئەو شەیەکە بۆ سینەمای ئەکسپریمنتال بەکاریەوە تەسەوورەکەم سینەمایەکەمان جوابەکانمان تۆزێک دێتە دەست ئەمریکا ئەڵێ ئەگەر سینەمای ئەڵێ سینەمای ئیمپرسیۆنیستی سینەمای نەتەوایەتی فەڕەنسەیە و سینەمای ئەکسپریمنتال سینەمای شۆڕژگەر و پارتیزانە زۆر قسەی تایە یعنی دش بە تەواوی یاساکان قەرارە بێتە ناوکار ئەزن یاسا قبوڵ ناکات لەناو ئەکسپریمنتال ئێستا سوورەعالەکان تێنەکار سوورەعالەکان ڕوانینێکی فرۆیدیان هەیە یعنی تەسەور کە ئەوان ئەڵێن هەست و نەست لە واقع ئەو نەستا ئەو نەست سەرکوتت کردووە ئەو نە دادمرکانوە قسە مەکە ساکت بە بێدەنگ بە ئەیوێ بڕژێتە دەرەوە فرۆید دەڵێت تۆ کاتێک خەوەبینی و نەستانەیە کە بە شکڵی زەمان خۆی نەکات لەوێ لە شکڵی خەوا خۆی دەرەخە ئێستا من ئەڵێم ئەی لەناو سینەماکەی چۆن بوو لەناو سینەماکەش هاتموا بوو کتێن چێک هەیە لە دڵ تا دەریخە نە فۆڕم گرنگە نە چیرۆ گرنگە نە هیچ شتێک ئەوەی لە دەرون تایە دەریخە بۆیە ئەم سینەما سینەمایەکە کە
ئەگەر سینەمای پێشترەکەمان بەهۆی کاریگەری ئیمپرسیۆنیستەکان هەوڵیان ئەمە بوو ئەو شتێک کە لە ڕووناکی لە دەرەوەی بینن لە فەڕەنسا ئەمە تۆمارکەن لە لای هینەکانوانە بوو لای سوڕالیستەکان. سوڕالیستەکان ئەچوونە خیاڵی خۆیان، مێرولەکان لە ناو پشت دەستێتە دەرەوە، دەستی گرووە بەسەر دمی مانکەنەکە کە قسەنەکە کاتێک کە دەستی لابە لێوی کەوتوتە سەر لە پی دەستی و لێرە خەریکە قسەکە و خەریکە دمە جوڵێنێ. ئەمە سوڕالیستەکان ئەیکەن. بۆ نۆئێل و خوێنی شاعری دلۆک ژان کۆکتۆ لەو بەرهەمانە لەو سینەما ئەکسپرسیۆنیستانن کە سوڕالیستانن کە لە ناو ئەکسپرسیۆنیسمە ئیشیان کرد کە بەجێماوی ئەمانە ئێستا دەنگێکە وەک دەیوید لینچ کە تۆ لە ناو ئەم سینەمای بینی.